اللي يقرأ اسمه ئەوەی ناوی دەخوێنمەوە دروشمی حزب بخوێنێتەوە و بڕواتە دەرەوە. فيغادر القاعة. ئەم دەم و چاوانە خاین نەبوون. تاقە گوناهیان ئەوە بوو دژی سەدام بوون، دژی ڕێی سەدام. سەدام تاوانباری کردوون بەکارکردن بۆ ڕژیمی سووریا. لەم ڕۆژەدا ئەم کەسانە ئیعدام کران لەسەر تاوانێک کە نەیان کردبوون. علي فتحي علوش، بدر محمد عبد الله، كردي سعيد عبد الباقي، احسان وفيق عبد الله السامرائي. ئەمە دەستپێکی یاریەکە بوو تەنیا لەبەر چاوە گەشەکانی سەدام. تلبس كرمة لعيون صدام. ئەوانی کە لە هۆڵەکەدا ماونەتەوە بەسن بۆ حزبی باسی عەرەبی شتێک. بكى صدام يوما. سەدام ئەو ڕۆژە گریا. إذا تناشدوني